بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی بەرنامەی گفتوگۆ بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست گەیشتینەوە. بەڕێزان هیچ کۆمەڵگەیەک نییە کە خاڵی بێت لە کێشە و گیر و گرفت، بەڵام ناوەناوە لە هەر کۆمەڵگەیەکدا لە هەر مجتەمەیەکدا کێشە کۆمەڵاتیەکان ڕوو لە هەڵکشان دەکەن. چین ئەوانەی کە وا لە کۆمەڵگەکان دەکەن، کێشەکان، تاوانەکان، دزیکردن یاخود هەموو ئەوانەی کە لە چوارچێوەی وشەی تاواندا جێگیان دەبێتەوە تیایدا زیاد دەکات. ئایا پابەند نەبوونی تاکەکانە بە خودی ئاین کە وەکو زۆرێک لە فەیلسوفەکان زۆر جار قسە لەسەر خودی ئاین دەکەن، کۆمەڵگەکان پێویستیان بە ئاینە وەکو ڤۆڵتێر دەڵێت کۆمەڵگەیەک ئەگەر ئاینی تێدا نەبێت یاخود خوای تێدا نەبێت ئەم کۆمەڵگەیە دەبێت خۆی خوایەک دروستکە بۆی پابەند بێت. ئایا لەو کۆمەڵگانەیدا کە تاوان ئەنجام دەدرێت هۆکارەکەی نەبوونی خوایە لەم کۆمەڵگەیەدا، نەبوونی ئاینێکە وەسیلەیەکە بۆ ناساندنی خوا، یاخود پابەند نەبوونی هاوڵاتیانە بە ڕێنمایی و یاساکان کە لە سەردەمی ئێستادا کە لە سەردەمی یاسادا دەژین کۆمەڵگەکان هەمویان زۆربیان بە یاسا ڕێکخراون، هۆکارەکەی وێ کە تاکەکان پابەند نین بە یاساکان و دەقە یاسایەکان کە لە هەر وڵاتێکدا بە پێی قیاسی ئەو کۆمەڵگەیەدا ئەم یاسانە دەردەکرێن. دەمانەوێت گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین بە میوانداری هەریەکە لە بەڕێزان دکتۆر محەممەد نەسروڵڵا زانای ئاینی لە شاری سلێمانی. دکتۆر گیان بەخێر بێن. هەروەها لە شاری هەولێرەوە دکتۆر محەممەد خالید مامۆستای زانکۆ. دکتۆر محەممەد سڵاوتان لەبێت و سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزیشتان. دکتۆر گیان دەگەڕێمەوە لای بەڕێستان و دەمەوێت لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. سەرەتا هەر کۆمەڵگەیەک کە کێشە تیایدا ڕوودەدات، ئایا ئەمە شتێکی سروشتی مرۆڤ نییە کە وەکو لە زۆرێک لە دەقەکانی ئاینیشدا هاتووە کە کۆمەڵگاکان هەموو کاتێک لە هەموو سەردەمێکدا معڕەزن کە تاوان یاخود کێشە تیایدا ڕوودات، بەڵام ئەوەی کە دەمانەوێت جەختی لەسەر بکەینەوە هەڵکشانی ڕێژەی کێشەکانە. بەڕێستان لەم سەردەمەدا هەڵکشانی ڕێژەی کێشەکان لە دیدی ئاینیەوە بۆچی دەگەڕێنەوە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بۆ جەنابەت بۆ ئەم دەرفەتە بۆ هەموو برا بەڕێزانە. لە ڕاستیدا کۆمەڵگای مرۆڤایەتی ئەو کۆمەڵگایانە بێ کە ئاینی ئیسلامی پیرۆز تێیدا بەرقەرارە و خەڵک پابەندبوونی بۆ ئیسلام هەیە، یا هەر کۆمەڵگایەکی تری دنیا بێ شتێکی ئاسایە کە کێشە و گرفت و ئاریشەی هەیە و تاوان تیایدا هەیە. ئێمە ئێستا باز لە کۆمەڵگەی کوردەواری خۆمان دەکەین، لە هەرێمی کوردستان باز دەکەین کە ڕێژەی بەرزبوونەوەی تاوان لە هەموو بوارەکانی تاواندا ئیجرام بەگشتی ئەتوانی بڵێ ئاستێکی ترسناکی بڕیوە و ئێمە لە ساڵانی زوودا کە هەندێ ئیحسائیاتمان باسە کرد لە وتارەکان ئامانود لە سوید کەسێک خۆی هەڵدایە خوارەوە و لە ئەڵمانیا کەسێک خۆی کوشت و لەوێ کەسێک خۆی خنکان، خەڵک سەری سوڕەما ئەبێ ئەم شتانە ڕاست بێ ئەم مامۆسایانە باسی یەکەن. بەڵام ئێستا بە چاوی خۆمان ئەبینین کە دیاردەی کوشتن، دیاردەی مادە هۆشبەرەکان، دیاردەی تحڕوشی جنسی بۆ مناڵان و بۆ ئافرەت و بۆ ئەم بابەتانە لە هەرێمەکەی ئێمەدا ینی لە حاڵەت دەرچووە بۆتە دیاردە. ئێمە دەمانەوێت قسە لەسەرەوە بکەین. هۆکارەکان چین؟ ئایا ئەم بیئەی کە لە وڵاتانی دراوسێ کە تاڕابدەیەک دین دەرکێشراوە لە دڵی تاکەکاندا، هەر هەمان هۆکارن لە ناو کۆمەڵگەیەکدا کەوا لە تاکەکانی دەکات کە تاوان بکەن لە کاتێکدا کە بەڕووکەشی بە زاهیری تاکەکانی ئاین پێڕەو دەکەن؟ کۆمەڵگای ئێمە بەڕاستی کۆمەڵێک هۆکار هەیە کەوای کردووە ئەم ڕێژە و مەترسیە و ئەم زەنگە ترسناکە لێ بدات بۆ کۆمەڵگای ئێمە. بە تایبەتی لەم هەفتەی ڕابردووەدا ئەتوانم بڵێم هەموو تاکێکی بە تایبەتی شاری سلێمانی هەڵوێستەی کرد لە بەردەمی ئەو باندەدا کە دەستگیر کران. هۆکاری هەرە گرنگ ئەوەیە کە لایەنی دینداری و خواناسی و لە خواترسی هەر کاتێ لە کۆمەڵگادا لاواز بوو و خەڵکی لە خوا دوور کەوتەوە، پابەندبوونی بە پەیامی ئاسمانەوە نەما، ئەو کاتە هەموو تاوانێک بەلایەوە ئاساییە بۆ بەرجەستەکردنی مەرام و پێداویستیەکانی خۆی. هەموو هۆکارێک دەگرێتە بەر هەموو هۆکارێکیش بەڕەوا دەزانێت، بەڵام ئەوە ئاینەوە وا دەکات لە ئادەمیزاد کە ڕایگرێت
کە بیوەستێنێ کە فێری حەڵاڵ و حرامی بکە فێری سنووری بکات فێری ئەو بکات کە فێری ئەوەی بکات کە خوێنی ئینسانەکان زۆر مەترسیدارە حرام کراوە خوا لە ئاسمانەوە حرامی کردووە ئەمە ئاینە ئەم قیەم و ئەم بەها باڵایانە لە ناو ناخی تاکە دروست ئەکا وای لێ ئەکات سنوورێکی بۆ دابنێ و سنوورەکان نەبەزێنێت و ئەو سنوورانە خوا کێشاوێتی ئەمە سنوورێکی ئینسانی نییە کە چەند ساڵێ بڕواتە بەندی خانە و بێتە دەرەوە وابزانێ پاک بووەتەوە بەڵکو سزایەک چاوەڕێی دەکات کە مسقاڵە زەڕە بەقەت گەردیلەیەکی لەگەڵا حساب دەکات. باش دکتۆر ئەمە ئاینەوە لە تاک دەکات کە بم جۆرە مولزم بێت و خۆی لە تاوانە کۆمەڵاتیەکان و لە هەموو تاوانەکان بپارێزێت بەڵام لە کۆمەڵگەی ئێمەدا وەکو بەڕێزی شانامەژەتان پێکرد لە هەفتەی ڕابردوو باندێکی تاوانی گەورە لە شاری سلێمانی دەستگیرکران دەبینین ئەمانە زۆر جار لە کۆمەڵگەیەکدا دروست دەبن کە ئاین و هەژمونی ئاین و فکری ئاین لەناو دڵی تاکەکان و مێشکی تاکاندا هەر هەیە ئەمانە چی وان لێ دەکات بە فعلی ئەم جۆرە کەسانی کە پەنا بۆ ئەم تاوانە دەبن ئاین لە دڵیاندا کاڵ بۆتەوە یاخود زۆرینیان بە پێی قسانەی کە لای ئێوەن و ئێوە متاڵعاتان کردبێت ئەوانن کە لە مزگەوت و لە ئاین دوورە خۆی دەڕاستیدا فەرمودەیەکی پێغەمبەرمانەیە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ لا يقتل القاتل حين يقتل وهو مؤمن ولا يزني الزاني حين يزني وهو مؤمن ولا يشرب الشارب حين يشرب وهو مؤمن هەر کەسێک کە خەڵک دەکوژێ لە کاتی ئەنجامدانی ئەم تاوانەدا زەڕێی ئیمانی لەلا نامێنێت کاتێککە مەی دەخواتەوە باوەڕەکەی دەڕوات و لە دڵ و دەرونیدا نامێنێت و هەروەها دزیکردن و ئەو تاوانانەی ترکە هەیە ئەگەر یەکێک ئەمە بوو بە خەسڵەت یایدا ینی بەردەوام ئەم تاوانانەی دووبارە ئەکردەوە ممارەسەی ئەکردوە بووە شتێکی ئاسایی لە لای بەدڵنیایە و فڕی بە ئیمان و دینەوە نامێنێت و لە چوارچێوەی دین و باسنەی دین دەرئەچێت لەبەر ئەوە بەڕاستی هەمیشە ئاینداری و زۆر کتێب لەم بابەتە نووسراوە ڕۆڵی ئیمان و بیرروباوەڕی ئیسلام لە کەمکردنەوە و ڕیشەکەنکردنی تاوانەکان لە ناو کۆمەڵگادا ئاین دەورێکی باڵای هەیە و لە ئەنی کۆمەڵی گەنج چوون بۆ سەیرانێ بۆ گەشتێک 225 گەنج وەکو جەنابەت باشە کەسێک داوای چرخێکی لێکردوون چرخ کە جگەری پێدا بگرسێنی یەک کەسیان لا نەبووە لاەن بۆ چونکەی جگەرە ناکێشن ینی جگەرە کێشان ئەگونجێ بڵێ لای زۆربەی زاناکانی ئەم سەردەمە شتێکی حرامە یا بڵین شتێکی زۆر مەکروه و ناپەسەندە ئەم گەنجانە لە مزگەوت پەروەردەکراون ئەم گەنجانە پەروەردەی قورئانن پەروەردەی ئیسلامن ئەمانە 225 گەنج گاڵتەی پێ ناکرێ بەچی پەروەردە ئەکرێن ئەو خەڵکانە کە دەستیان ئەچێتە خوێنی خەڵکەوە ماڵی خەڵک داگیرەکەن سیارە ئەفڕێنن هەڵەکوتنە سەر ماڵەکان لە شەودا خەڵک دەترسیانن ئەمانە هیچ بە هاوپێمێکیان لەلا نەماوە ئەمانە پەروەردەی نادیەکانن خۆیان بە ئاشکرا دەڵێن ئێمە لە نادیەکانەوە بەسەر خۆشی چوینەتە دەرەوە ئەو تاوانانەمان ئەنجام داوە کە ئەمە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم مەی خواردنەوە عارە خواردنەوە دایکی هەموو تاوانەکانە کە ئادەمیزاد سەرخۆش دەبێت ئەو کاتە خراپەی بەلاوەکو چاکەوە چاکەی وەکو بەلا خراپەوەیە دەست درێژی بۆ ماڵی خەڵک دەکا بە ئۆتۆمبیلەکەی لە سیارەدا مخالەفەکە تەقاەکە خەڵک ئەکوژێت هێرشەکاتە سەر ئافرەت ماڵی خەڵکی داگیرەکە بۆ چونکەی عەقڵ کە چرایەکی ڕەبانی و خوایە لەم ئینسانەدا ئەیکوژێنێتەوە بەدەستی خۆی خامۆشی دەکات. ماوسێ بەڕێز دەگەڕێمەوە لای بەڕێزتان دکتۆر محەممەد سڵاوتان لەبێت سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان. قسەیەکەیە کە دەڵێ هەر کۆمەڵگەیەک مادەم کە بیری جیاواز فکری جیاوازتیای دابێت و هەڵسوکەوت کە حتمما کێشە و تێکگیرانی بیرکردنەوە و تێکگیران زۆرجار لە زۆر بابەت کە تاوانی لێ دەکەوێتەوە تایدا ڕوو دەدات. ئەمانەی کە دەیبینین لە ساحەی سیاسی یاخود لە ساحەی کۆمەڵاتی هەرێمی کوردستان ببوورن لە ساحەی سیاسی لە ساحەی کۆمەڵاتی هەرێمی کوردستان ئەمانە شتێکی تەبیعی نین لە ڕووی یاساییەوە کە دیاردەی کوشتن یاخود دەستدرێژی سێکسی یاخود زۆر تاوانی دیکە لە کۆمەڵگەدا ڕوودن ئەمانە تا چەند نەبوون یاخود فەراغی یاسا لە ڕۆی یاسایەکەی وای کردووە کە هاوڵاتیان بیر لەمانە بکەنەوە پەنا بۆ ئەم جۆرە تاوانانە بن لە کۆمەڵگەدا. بله دستخوش. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم افتح لنا باب رحمتك والحقنا بالصالحين.
ڕاستی ئەمە کاتێک باسی دیاردەی تاوان دەکەین یان دیاردەی سەرڕۆیی دەکەین کە ئەگەر بێت و بگەڕێنەوە دقەکانی قورئان زۆر بەڕوونی کە خوای پەروەردگار باز دەکەین هەدەیناه السەبیل ئیما شاکرا و ئیما کەفوورا کەواتە خوای گەورە ئەو نفسیەتەی کاتێک ئەو نفسیەتی کە لە بۆ ئینسانی دروست کردیا توانای چاکەی هەیە و توانای خراپەشی هەیە هەروە کاتێک دەگەڕێنەوە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هەمان شێوە کە باسی بەنی ئادەم دەکا هەموو بەنی ئادەمەی خەتا ئەوە خەیر خەتائین تەوابون کەواتە ئینسان معرەزە لە بۆچی لە بۆ هەڵە معرەزە لە بۆ تاوان معرەزە لە بۆ ئەوەی کە کارێک بکا و کارە کە شتێکی ناڕەوا بکە بەڵام کاتێک ئێمە دەینە سەر مەسلەی گۆڕینی ئەو ئینسانەکە دوو ئەخلاقمان لەوە دروست دەبی ئەخلاقێکە پێدەڵێن ئەخلاقی حەمیدە و کە ڕەوشتێکی چاک بێ ڕەوشتێکی چاک بێ هەروە ڕەوشتێک کە ڕەوشتێکی مەذموم بێ کە کاتێک دەڕێنەوە سەر هەندێک عولەمای شەریعی ئیسلامی یان ئەو کەسانی کە باسی تەذهیبی ئەخلاق دەکەن کە پاکردنەوەی ئەخلاق کە باز دەکەن کە هەندێک شدەتە طەبع بەڕاستی ئەمە کێشەکەلەوەیدا جاروەیە کۆمەڵگایەک تاوان لە لای دەبتە شتێکی زۆر زۆر ئاسایی زۆر زۆر نۆرمال کە دەبێت و تەماشا هەرێمی کوردستان بکەین کە لەو ماوەیەدا کە لە مانگی سێ تاکو ئێستا کە چەندەها شێوەی کوشتنی زۆر زۆر بە ئاشکرا ینی کێشەکە لەوەیدا کە وەکو گوتی کە کوفری صریح و یان کوشتنی صریح و یان دزی صریح کە بە ڕۆژ بکرێ ئەمە دیادەیەکی زۆر زۆر خەتەرناکە جاگەر بێت و بگەڕێن و هۆکارەکانی کە بەڕاستی هۆکاری کە بەڕاستی کێشەکەی دەکەی هەموو خەڵکەکە بەڕاستی وەکو لە ڕێگاینەکان بە شێوەیەکی گشتی باز دەکەم کە ئەم شتانەدا هەن تاوانی کە پەیوەندی بە قەتڵ بی تاوانی دزی بی تاوانی تربی مەسلەی کە پەیوەندی بە دەستدرێژی سکسی بی کە ئێستا کەش بە هەمان شێوە لە چاکسازیەکانی گەوران کە چەندەها کەسی تێدا ینی بەڕاستی ئێستا چاکسازی هەولێر گەورە نزیکەی هەزار نەفرێک زیاتری تێدا هەمووی لەسەر ئەساسی لەسەر ئەساسی تاوان دەگەڕێنەوە سەر ئەو هۆکارانی بەڕاستی کە بووینە هۆی ئەوەی کە خەڵک دەست لە تاوان ناپارێزی ینی کەسێک بێ زۆر بە ئاسایی بێ لە ناو لەنگەی هەولێر کە بێ بەدەمانسەیە کەسێک کوژی یان لەو ماوەیە کە کەسێک لەسەر زەوی کە زۆر بە ئاسانی گەنجێک لە سۆران کە کوژرا کە ئەوە دیاردەیەکە کە بەڕاستی ینی تاوانکردن بەبێ ترس ئەوە کێشەیە کە تاوان بێت و ئینسانەکان تاوان دەکەن شاراوایی ئەوە تاوان هەر بووە بۆی کاتێک پێغەمبەریش باسی کەسێک دەکات کەسێکی ئیماندار کاتێک گوناح تاوانێک دەکا تاوانەکەی زۆر بە گەورە دانەبی بۆ کە ئەنەه ئەسڵ جەبەل وا تێدەگە کەچیاکە یەقەو عەلەیه وا تێدەگە ئێستا لەسەری بەردەبتۆ بەڵام ئەگەر بێت و بتە فاجر مەمەستەکە ئیسم فاعیلە کە بۆ ئیسم فاعیلی کاسەکە زۆر تاوان دەکەی کەسەکە بوویتە طەبعی لەلای بوویتە ڕەوشتی کێشەکە لێرەوە یەڕە کەذوو بابە وەکو مێشێکە دێتە سەر کەپووی و تاوانەکەی مێشەکەی لادەبە کێشەکە لەوێ بەڕاستی ئێستا کە ینی خەڵک کوشتن وەکو بوویتە ئاو خواردنەوە یعنی کەسەکە لەسەر زەوی هە خەڵکی دەکوژی لەسەر فولایتەکە هەر خەڵکی دەکوژی لەسەر هۆڕنەکە هە خەڵکی دەکوژی لەسەر پارەیەکی ئەوەیە دکتۆر محەممەد خەڵک دەکوژی جانبی ڕەوەی جانبی کۆمەڵایەتی بەڵێ پرسیارەکە ئەوەیە ئەمانە بە فیعلی لە کۆمەڵگەیەکدا هەر تەبیعین کە ڕووبدەن یاخود ڕێژەکەی هیچ ئامارەکەیە کە ئەمانە لە لێڤڵی خۆی لە ئاستی تەبیعی خۆی لایداوە ڕێژەکەی زۆر زیادی کردو لە کۆمەلگا وەک دەبینین لە ڕابردوودا کۆمەڵێک تاوانی زۆر جیاواز لە میدیاکانەوە باسکران بەڵێ ئەو ڕێژە ئێستا باز دەکرێت کە بە ئاشکرا بەو شێوەیە تەبیعی نییە بەڕاستی لەنە ڕووی ئاینی لەنە ڕووی یاسایی ینی ئەگەر بێت و کەواتە لێرە دەلالەتی لاوازی ئاین دەکا هەروە دەلالەتی لاوازی یاساژ دەکا ینی بەڕاستی هەم لە ڕووی ئاینی ئەگەر بێت و تەمەشا بکەین کە مزگەوتەکان کاری خۆیان بە شێوەیەک ناکە تەنها مزگەوتەکان تەنها لە کاتی نوێژ دەکرێنەوە هەروە جومعەکان خۆڵبەی تێ دەکرێت مزگەوتەکان لە پاشەوەی قەپات دەبن ئەو گەنجانە هەموو ڕووی لە گازدونیا و لە کافتریا لەو شوێنە دەکەن لە پاشەوەی لەو شوێنە پەروەرد کاتێک لەو شوێنە پەردەوی فێری نێرگلە دەبی لە دوای تەتەوڕ دەکە فێرە حەب دەبی لە دوای تەتەوڕ دەکە فێرە عەرەق دەبێت لە دوای تەتەوڕ دەکە فێرە تریاک کاتێک فێرە تریاک و لەوانەیە پێویستی بە پارە نەبی پارەی پێویستە لەو کاتێک زۆر ئاسانیە دزی بکە زۆر ئاساییە تاوان بکە دکتۆر محەممەد پرسیارەکەت کە باسی خودی یاسات کرد بۆچی لاوازی یاسا لە وڵاتێکدا یاخود لە هەرێمێکی بچووکی وەکو هەرێمی کوردستان ڕۆڵی هەیە لە زۆربوونی ڕێژەی تاوان دەمەوێت لە ڕۆ ئاینەکەشەوە پرسیار لە مامەسا بکەم کە بۆچی ئاین ئەو پێگەی خۆی وەکو جاران نەماوەکەوا لە تاک کات بەڵام لە ڕۆ یاسایەکەیەوە بەڕێستان
پێتان وایە کە لاوازی یاسا لە هەرێمی کوردستان هاوڵاتیان بە تایبەت ئەوانەی کە دانەوێت پەنا بۆ تاوان ببن ترسیان لە یاسانیە کە عقوبەیان نادات بۆیە کە پەنا بۆ زۆر تاوانی قێزەون لە کۆمەڵگە دەبن؟ بەڵێ خۆی گەر بێت و بگەڕێن و سەر قانون خودی یاسن بە خۆی شتێکی مجەڕەدە ئەوەکەی ئیشی پێ دەکە خودی ئینسانەکان کەواتە دێتە سەر بواری بابرین دەسەڵاتی یاسادانان کە ئەمە کێشەکەمان بەڕاستی لە ڕووی جێبەجێکردنی خودی یاسایەکانە کە گەر بێت و یاسای عقوبەی قەتل کە بە شێوەیەک لە شێوەکان دەستە هەندێک ئەو قەتلانی ئێستا کە بەو شێوەیە قێزەونەی کرای هەموو دەستە بابەتی عقوبەی ئیعدام کە 406 دەیگرێتەوە بەڵام لە شێوەیەک لە شێوەکان لە پاش ئەوەی کە عقوبەی ئیعدام ئێستا جێبەجێ ناکرێ پاشماوەیەکی تریش عەفوعامێکی لەبۆ دەردەچێت و خەڵکەکەش لێی خۆش دەبێت ئەو کەسە زۆر بە ئاسانی دێتە دەری لەو ماوەی بەڕاستیە من سەردانی ئەو ساکساسی گەورانم کرد کە بەندیخانەیەکە لە هەندێک قوتابیمان هەبوو لەو قوتابیانە کە هەندێکیان بەڕاستی یعنی کوشتنی خوشی خۆیان کە خوشکەکەی خۆیان کوژ بوو یان کوشتنی برای خۆیان کوژ بوو بە شێوەیەکی زۆر ناڕێک لە پاشەوەی ساڵی دووەم چوم و پرسیارم کرد ئەرێ و دوو کەسانە لە شوێنە وتی مەڵا هەوو دووچیان عەفوعامیان بۆ دەرچووە کاتێک ئەوانە عەفوعامیان بۆ دەرچی ئەمە لە ڕووی یاساییەوە یعنی پێ دەدەین وەکو یەک لەوانە کە دکتۆر محەممەد دەگەڕێمەوە لای تۆ سەم لەگەر خودی کەسەکەی کرد کە گوتی بەڵێ ببوورە کە قەتعم کردی نەمێش تەواویکی بەڵام دەمەوێت کۆمەڵی پرسیارێکی هەیە بچینە سەر جانبەکانی دیکەش دەمەوێت لە ڕووە ئاینیەکەەوە پرسیار لە دکتۆر محەممەد نەسرڵڵا بکەم کە بۆچی ئاین کاڵبوونەوەی ئاین لاوازی ئاین وا لە تاک دەکات کە پەنا بۆ ئەم جۆرە کردەوانە ببات ئایا ڕۆڵی ئاین لە کۆمەڵگەی ئێمەدا لاواز کراوە یاخود پێگەی ئاین لە ئێستادا لاوازە تاک پەنا بۆ ئەمانە ببات تاوانەکە هیچەیە؟ خۆی لە ڕاستیدا یاسایەکمان هەیە وەکو هاوکێشەیەک هەر کاتێ یاساکە پێوترێت تەزات واتە دژیەک هەر کاتێ دین بەهێز بوو لە لای تاک تاوان کەم بێتەوە لە کۆمەڵگادا هەر کاتێ ڕۆڵی دین لاواز بوو ڕێژەی تاوان زیادەکە ئەو لە هەمووی دنیا ئەتوانی بڵێ ئاوایە بەڵام لە وڵاتانی دنیا بە کۆمەڵێ ئیجرعات و یاسا و یاسایەکی تند و تۆکمە بەبێ جیاوازیکردن لە نێوانی هیچ کەسێکە ئەوکو ئەم فەوزایی وڵاتی ئێمە نییە کۆنتترۆڵیان کردووە بە پۆلیس بە یاسای تۆن بە بەندکردن بە سزادان بە غەرامەکردنی زۆر بە ئەو یاسا توندانە لەبەر ئەوە هەمیشە ئاین ڕۆڵێکی بەهێزی هەیە لە دابەزاندنی ڕێژەی تاوانە لە ڕاستیدا کۆمەڵگای ئێمە ئەگەر ئێستا خوێندنەوەی بۆ بکەین جیاوازە لە ساڵی 90ەکان زۆر جیاوازە لە سەرەتای 2000 تا 2010 ئێستا ینی بەڕاستی کۆمەڵێک شت ڕۆڵی هەیە لە بەرزبوونەوەی ڕێژەی تاوانە یەکەمین لەو شتانە ینی لە ڕەخساندنی هەلێکی ئازادانەیە بۆ ئەوەی کە دین ڕۆڵی خۆی ببینێت کاریگەری خۆی هەبێت بۆ نمونە کارزان بۆ نمونە بڵێن لە مزگەوتەکانە دوای بانگی عیشا هەموو دەرگای مزگەوت قەپاتەکرێ کە لە کاتێکا مزگەوت جێگەی پەروەردەی تاکە خاوێنکردنەوەی ناخیانە دروستکردنی برایەتیە دروستکردنی ئەوەیە کە تاوان لە ناو ناخەکانە تاوان قێزەون بکرێت ناشیرین بکرێت و هەمیشە برەو بە چاکە بدرێ فألهمها فجورها وتقواها ئەم لایەنە بەهێزەکرێت کە تەقوا لە ناخەکانە بەهێز بکرێت لە کاتێکە عەفوو لە کاتێکە دەرگای نادیەکان هەتا بانگی بەیانی کراوەیە و حرەسیشی وەدائەنرێ مزگەوت بە هەزاران خەڵکی تیا ئەمێنێتەوە ئەگەر ڕوئانی وەزارەتی وقاف یاسایەکی جوان دەرکا و ئەم بوارە تەفعیل و کارا بکرێت و مزگەوتەکان ڕۆڵی ڕەسەن و ڕاستەقینەی خۆیان ببینن بە دڵنیاییەوە ڕێژەی تاوان لە کۆمەڵگای ئێمە کەم دەکاتەوە. ئێستا بەشێک لە بینەران حتمما ئەم پرسیاران لا دروست بووە کە بە شەوان مزگەوت دەرگای مزگەوتەکاندا بخرێ حتمما بە ڕۆژانە دەرگای مزگەوتەکان کراوەیەوە هاوڵاتیان بۆ نوێژ سەردانی دەکەن کاتەکانی دیکە دەتوانرێت خەڵک پێ بگەیەندرێت تەربیە بکرێت بەڵام ئەم ڕۆڵەی جاران نەماوە چی وای کردووە ئەم ڕۆڵەی جارانی نەمێنێت؟ کارزان بە دڵنیایەوە لە ڕۆژی شا مەجال نادرێت لە ڕۆژی شا ئەو مەجالە نادرێت کە مامۆستای ئاینی یا هەر نەک مامۆستای ئاینی هەر کەسێکە یاساکەی ڕێگری لەمە بڵێ یاسا هەیە ڕێگری لەمە دەکات کە من بۆ خۆم لە مزگەوتەکەی خۆمە
بەڕسمی کتابم لە سلێمانیەوە بردووەتە وەزارەتی ئەوقاف لە هەولێر بۆ ئەوەی مەڵەتمان بدەن کە قوتابخانەیەکی قورئان خوێندن و لەبەرکردن لە مزگەوتی عەلی کەمال دابنین. ئەوە 3-4 ساڵە زیاتریش لە وەزارەتە کەوتووە جوابمان نادەنەوە و چەند جار داوام کردووە لە ئەوقاف پێیان نەداوین، مەحدودە لە هەندێک مزگەوتە. لەبەرەوە بەڕاستی ڕۆڵی مزگەوت زۆر کەم کراوەتەوە و خاص کراوە بە تەنها ڕۆژەکانی جومعە و جەماعەتەکان و ئانی چاودێریەکی توندی لەسرە. لەبەر ئەوە ئەمە حەقە پیاچوونەوەی پیا بکرێت و یاسایەکی جوانی بۆدا بنرێت بۆی مزگەوت ئەو ڕۆڵە ڕۆحی و ئیمانی و عیرفانی کە هەیەی ئەو دەسەڵاتە گەورەی کە لەسەر تاک دروستیەکە ئاڕاستی ئەکا بەرە و ڕێبازێکی جوانی ڕەسەنایەتی ئەو ڕۆڵی پێ بدرێتەوە. لە هەموو کۆمەڵگەیەکدا کۆمەڵێک هێڵی ڕئیسی هەن، کۆمەڵێک ڕێکخراو هەن و کۆمەڵێک ئەحزاب هەن بۆ ئەوەی کە خەڵکان لە دەوری خۆیان کۆ بکەنەوە پەنا بۆ ئایدۆلۆژیاک دەبن بۆ ئەوەی کە خەڵکی لەسەر پەروەردە بکەن. لە هەشتاکان لە 90ەکان هێزە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان یەکەم شت لە پەروەردەوە دەستیان پێدەکرد، پەروەردەی تاک، بنیادنانی تاک لەسەر ئەخلاق و ڕەوشتە ئیسلامیەکان. ئێستا ئەمە لەلایەن هێزە ئیسلامیەکان بە عمومی باز دەکەم، بەدی دەکرێت ئایا ئەوان لەم جانبەوە ئەوەندەی کە بەلای جانبی سیاسیەکەەوە هەوڵ دەدەن جانبی پەروەردەکان فرامۆش نەکردووە یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی کێشەی تاوان لە کۆمەڵگەدا ئەمە بێت؟ بەدڵنیاییەوە کۆمەڵگای ئێمە وەکو باسم کرد هۆکار زۆرە. یەکێک لە هۆکارەکان بریتی بوو لە نەهێشتنی ڕۆڵی ئاین و کەمکردنەوەی. هۆکارێکی تری ئەوەیە کە بواری پەروەردە هەر لە ماڵەوە لە خێزانەوە تا قوتابخانە هەتا منهەجی قوتابخانە ئێستا حالیەن دەنگۆی ئەوە هەیە کە مادەی پەروەردەی ئیسلامی لە پەیڕە و پرۆگرامی قوتابخانەکانە لابەرن بیسڕنەوە لە کاتێکا زۆر کاڵکراوەتەوە هەندێک بابەتی زۆر لاوەکی تیادانراوە بە ناوی پەروەردەی ئیسلامی بەوەش ڕازینین ئەیانەوێت لای بەرن. لە زۆربەی قوتابخانەکانە مناگام لێ ئەو مامۆستایی کە مادەی پەروەردەی ئیسلامی ئەڵێتەوە خۆی نوێژ ناکە ئافرەتێکە لەگەڵ ڕێزما بۆیان لە چ نادا بەسەریە ئەمە بێ ئەم قوتابیت چ پەروەردەیەکی ئیسلامی لەم مامۆستای فێر بێ. لایەنە ئیسلامیەکانیش بەهۆی کرانەوەی هەرێمی کوردستان بەسەر کۆمەڵی کێشەی گەورەی کۆمەڵایەتی و سیاسی و ئیداری و ئابوووریەوە بژێوی خەڵکەوە بەڕاستی نەیانتوانیوە تەوازن لە هەموو بوارەکانی ئیشکردنی خۆیانە ڕابگرن، هاوسەنگیەکە باڵانسەکە ڕابگرن و گرنگی زۆرتریان تەرکیزیان لەسەر بوارە سیاسی و حیزبایەتی و چوونە پەرلەمان و ململانێ سیاسیەکان کردووە. هەرچەند کۆمەڵێ دەستگایان هەیە بەڵام بەڕاستی لە ئاستی ئەم گۆڕانکاریە خێرا گەورەیە دانێکە لە هەرێمی کوردستانە. دکتۆر محەممەد دەگەڕێمەوە لای بەڕێستان دواتر لەسەرەوەی کە ڕۆژانە چۆن ئێوە وەکو ئەهلی مزگەوت چارەسەری کێشە و گیر و گرفتەکانی هاوڵاتیان دەکەن وەکو پێشتر لە 89ەکانی سەدەی ڕابردووش کە چارەسەری زۆربەی کێشە کۆمەڵاتیەکان هەر لە مزگەوت و لای مامۆستانی ئاینی بوو. دکتۆر محەممەد دەگەڕێمەوە لای بەڕێستان یاسا و حکوومەت چ گرنگیەک لەوەدا دەبینێت وەکو دکتۆر محەممەد نەسڕوڵڵا ئاماژەی بۆ کرد کە پەروەردەکردن لە مزگەوتەکان مقەیەد بکە سنوورداری بکات ئایا ئەمانە هۆکاری چیە لە ڕووی یاساییە و هیچ مبەڕێکی یاسایی هەیە بەجددی ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە بڵێن ڕێژەی تاوان لە کۆمەڵگەدا ڕۆژانە زیاد دەکات؟ بەڵێ ئەگەر بێت و خودی دەستوری عراقی تەمەشا بکەین کە ڕێگا بەوەی دەدا بەڕاستی تۆ مزگەوتەکان بەکاربێنین لە بۆ پەروەردەکردنی خەڵک کە یەک لە مادەکان باز دەکە بەس ژمارەکە مفکرنەمایە زۆر بەڕوونی ئاشکرایی کە دەڵێ هەتا باسی حوسێنیە دەکات لە پاش حوسێنیە باسی مزگەوت دەکات کە لە دەستوری عراق باسکرای کە دەنی دەبی ئەو شوێنانە کە تایبەتمەندی خۆیان هەیە بە مادەیەکی سەریح باسییان دەکەوە کە بەڕاستیە من هیچ یاسەیەک کە ڕێگری لەوەی بکە کە چەندەها ئێستا بنکەی تەحفیزی قورئان کراینەوە لە شوێنەکان ئللا ئەگەر بێت و خودی کەسەکەیان بەدڵ نەبی کێشەی لەوە دروست دەکەن. زیاتری قەزیە مامۆستا لەوانی قەزیەیەکی یعنی خوێندنەوەی باگراوندێکی شخصی بی لەبەر ڕێگا بە خودی کەسەکە نادەن نەک ئێستا ینی هیچ یاسایەکمانی بەڵکو ئەو ڕێنمایی بابرین ئاوقافە دەتوانی میزاجی کەسەکەی دەتوانی ئایا بنکەی تەحفیزی قورئان بۆ کەسەی دەکاتیان بۆ کەسەی نەکە بەڵکو هیچ یاسایەکمانی ڕێگری لە پەروەردەکردنی خەڵکە لەسەر ئاین وەکو یاسایەک هەبێ. بەڵام دکتۆر هەندێک مەسەلەی دێتە گۆڕی کە ئەو هۆکارانی بەڕاستی بڵێ بەڵام دکتۆر محەممەد نەسڕوڵڵا ئاماژەی بۆ کرد کە هەندێک جار گیر و گرفت بۆ مامۆستانی ئاینی دروست دەکرێت و بۆ هەندێک مزگەوت بە تایبەت ئەو مامۆستا ئاینیانەی کە پێگەیەکی دیاریان هەیە لە
پەروەردە و پێگەیاندن کاریگەریان هەیە لەسەر کۆمەڵگا گیر و گرفتیان بۆ دروست دەکرێت ئەمە هۆکارەکەی چییە بە فیعلی ئەمانە چم و بەڕیرێکەیە بۆی کە گرفتیان بۆ دروست بکرێت پەیوەندی بە خودی بەڵێ پەیوەندی بە خودی یاسایەکەنیە پەیوەندی بە خودی ئەو کەسانەیە کە دەسەڵاتی شخصی خۆیان بەکاردێن لەبەوەی بەڕاستی ڕێگری لەو شتن بکەن ئینجا هۆکارێک دەین ئەو هۆکارانش لەوانی هۆکاری سیاسیبی یان هۆکاری شخصیبی ڕێگا بەو کەسە نادەن کە بنکەیش تەحفیز قورئانی بکاتەوە یان ئەگەر بێت و ڕێکخراوێکی ناحکومی بکاتەوە بۆ بانخوازی بەکاربینی بەڵێ دەینە ئەمە بەڕاستی دەمەوێت تەرکیز لەسەر خودی ئەو هۆکارانە بکەین کە کاریگەری هەیە لەسەر هەبوونی تاوان کە هۆکارمان زۆرە کە یەک لەو زانیبانە کە ئێگەست بگەڕینە سەرەوەی هۆکاری یعنی پەروەردەیە هۆکاری پەروەردەیە لەگەر هۆکاری تەشریعی یان یاسا یان هۆکارێک بڕوابوون بە خودی خوای پەروەردگار یعنی بڕوابوون بە ڕۆژی دوای کە ئەو سێ هۆکارانە زۆر گرنگن کە کەسەکە گەربێت و لەسەر ئەو سێ کوچکەیە کە باسم کردکە گەربێت و پەروەردە بکرێت ئینسانێکی زۆر ڕێکی لێ دروست دەبێت جانبی پەروەردەیی کە پێدرێن جانبی ئەخلاقی کە ئەو بەڕاستی هەم خودی ماڵەوە دەوری خۆی هەیە کە گەربێت و باب و دایکەکە بابرین استقراریان نەکردبی لە ڕووی نەفسی و لە ڕووی دەرونی و لە ڕووی اقتصادی و لە ڕووی سیاسی و هەروە لە ڕووی کۆمەڵایەتی حتمما تەسیرێکی نێگەتیفی دەبی لەسەر خودی ئەو منداڵە لە پاشەوەی خودی ئەو شوێنەی کە تێدا پەروەردە دەبی کە مامۆستا ئاماژەیەکی جوانی کرد بە مەسەلەی پەروەردەکردن لە قوتابخانەکان بەڕاستی هەموو زارێ بازێکە قوتابخانەکە دەبی هەموو دەرسەکان بەڕاستی جانبی پەروەردەیی تێدابی یعنی تەنها پەروەردەی ئاینی جانبی پەروەردەیەکی ئاینێ بەڵام ئەگەر بێت و مامۆستایەک کوردی دەدات و مامۆستایەک عەرەبی دەرسی عەرەبی دەدات و مامۆستایەک دەرسی ئینگلیزی دەدات و لەسەر هەمووان پێویستە ڕێنمووی ئەو تەڵێ بکەن پەروەردەیەکی دروستی بکەن تەنها پەیوەندی بە خودی ئاینوە تەنها ئیشی یەک دەرزبی پەروەردەکرد کێشەکە لەوەدایە بەڕاستی ئێمە کاتێک ئەگەر بێت و بگەڕێنەوە سەر زانکۆ ئەو کەسانی کە لە زانکۆش بە هەماشەوە کە پەروەردە دەکرێن چونکە زانکۆش بە هەماشەوە گەر بگەڕێنەوە سەر قانونی خدمەی جامیعی باز دەکە کە ئیشی مامۆستای زانکۆی دوو شتێ تعلیمی و تربەویە بەڕاستی ئێستا لە زانکۆیەکانیش زۆربەی زۆری حتا جانبی تعلیمیش زۆر لاواز بە هەروە جانبی تربەویش بەڕاستی گرنگێکی ئەو تۆی پێ نادرێت بۆی ئەو کەسەی تەخەڕوز دەکا سبەی دەبتە مامۆستایەک تەنها لە جانبی علمیەکەی لەوانەیە شتێکی لەلابی بەڵام لە جانبی تربەویەکەی کە لەوانەیە مامۆستایەکەی کە لە جامیعەیە ڕۆژێکی جانبی تربەوی لە بۆ باز نەکردیە اینجا دەگەڕێنەوە سەر خودی کەەوە باسمان کرد کە بریتە خودی پەروەردەکردنەوە سەر جانبی تەشریعی کە گەر بێت و وەکو دەوڵەتێکی وەکو یابان وەربگرین خۆ یابان چ دینی ئیسلامیشی تێدا نییە و بەڵام بە هەمان شێوە خەڵکەکەی ڕێژەی تاوانی تێدا سەر زۆر کەمە ئەوە مەسەلەیەکی چیە جانبی تەشریعی تێدا زۆر زاڵە و جانبی تربەویشی تێدا زۆر زاڵە کە قوتابخانەکانی بە شێوەیە کەسەکەی بەرامبەر بری کەسێک بڵێ لە هەرێمی کوردستان داوانیە جانبی تەشریعی و لەگەڵ جانبی تربەوی کە ئاماژەتان پێکرد خەلەل لەوێدا هەیە ئەمن بەڕاستی اختصاصەکەی من یاسانیە بەڵام بە حکمی ئەوەی تقریباً 10 ساڵە لە زانکۆی سۆران دەرزدەرێمەوە هەروەها لە بەشی یاسامە ینی باگراوندێکی یاسایشم پێ یاساییم پێیا کردیا هەموو زارێ باس لە تەڵەبەکان دەکەی باسی لەبۆ دەکەم ئەگەر بێت و خراپترین یاسا لە زەوی بینی خراپترین یاسا لە زەوی بینی کە یاسایە خراپە بەڵام جێبەجێ بکەین وەکو خۆ بەڕاستی نەتیجەیەکت دەداتێ نەتیجەیەکی باشە بەڵام تو باشترین یاسا بینە بەڵام ئەگەر بێت و جێبەجێ نەکرد هیچ نەتیجە ناداتێ بەڵکو هیچ لە بابرین لە وەزعەکەی ناگۆڕی وەکو وەزعەکە ڕۆژ بە ڕۆژ خراپترن مەسەلەکەی کوردستان هەرێمی کوردستان ئەو یاسای لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر بێت و وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەگەر بێت و دەستی خەڵکی ترینێتە ناوێ یاسایەکان وەکو خۆی وەکو بێت مجرڕەت بەڕاستی ینی دەتوانی ڕەت تاوان بکەن بەڵام کاتێک تاوانبارە لەوەی کە یاساکان جێبەجێ ناکرێت دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە لە هەر وڵاتێکدا ئایا ئەو تاوانانەی کە ئەنجام دەدرێن کە لە میدیاکانەوە باز دەکرێن تاوانباری سەرەکی جگە لە تۆمەتبارەکان یاخود تاوانبارەکان دواتر بۆ چێ دەگەڕێتەوە چێ ڕێگەی خۆش کردووە کە ئەمانە بەم جۆرە تاوان بکەن زۆر جار دوایی ئەنجامدانی دایان و سەدان تاوانی گەورە اینجا دەستگیر دەکرێن لەگەڵ دەستخۆشیمان لە دوای ئەوەی کە هەر دەستگیریان کردن زۆر جار بەڵام زۆر جار کاتێکی زۆر بە سەریاندا تێپەڕ دەبێت اینجا دەستگیر دەکرێن دوای دایان کەتنی گەورە چێ تاوانبارە لەمەدا
زۆر زارێ باسی شتێک دەکەین باسی لێدان لە پشیلە کە وەکو نکتەیەک باز دەکرێت کە کەسێک مۆزەفە مدیرەکەی خۆی لێ تووڕە دەکەش خۆ لە کەسێش تووڕە دەکە ئەوش دێتەوە ماڵ خۆ لە مندارەکەی تووڕە دەکە و ئاخیرەکەی منداڵەکە دێ پێیەک لە پشیلەکەی دەدەن ئاخیرەکەی باز دەکەن ئایا چێ لە پشیلەکەیدایە ئەگەر بێت و بگەڕێنەوە دەرین خودی مدیرەکەیە مدیرەکە بوویتە هۆی تووڕەبوونیەوەی تووڕەبوونەوەی مەزاجی وی تێکدا ئاخیرەکەی منداڵەکەات چووە کە هەرچوکەوتێکی کردیە هاتی ئازاری گیانلەوەرێکیدا بەڕاستی ئەو تەرتیبەش بەو شێوێ ئەگەر بێت و ئەو تاوانەی دەکرێت هەم جانبی ئیجتیماعی دەگرێت و هەم جانبی دەرونی دەگرێت و هەم جانبی پەروەردەیی دەگرێت و هەم جانبی یا سیاسی دەگرێت و هەم جانبی یاسایش دەگرێتەوە تەنها ناتوانین بەڕاستی خودی تاوانەکە بیخینە برینکاکە لەبەر ئەوەی سیاسەتەکە بەوشێ خودی سیاسەکان تێدا تاوانباریان برین یاساناسەکان یان کاسە دەرووناسەکان یان کەسە ئیسلاحیەکان یان مامۆستایەکان کەواتەمان بەڕاستی پشکمان وەربەوە دەکەوێت کە ئەو کۆمەڵگایە لەسەر ئەستۆی هەمووانە دەگەڕێم وەلای بەڕێستان جارێکی دیکە دکتۆر محەممەد مزگەوت تاکێکی چۆن پێدەگەیەنێت ئایا ئەوانەی کە دەیبینین ئەم تاوانە گەورانە لە ناو کۆمەڵگەدا دەکەن تاکێک کە لە مزگەوت پەروەردە بوو بێت تاکێک کە بە فیعلی هەڵگری هەزر و باکراوندی ئەو پەروەردەی بێ کە لە مزگەوت پەروەردە دەکرێت بڵین کە تاکێشی بەم زۆری لێ دەردەچێت بە دڵنیایەوە نەخێر هەرگیز مزگەوت لە مزگەوتە هیچ مامۆستایەکی ئاینی هیچ کاتێک بە درێژایی مێژووی کورد و ئیسلام بە خەڵکی نەوت و ئەی خەڵکینە بڕۆن یەکتر بکوژن بڕۆن ماڵی یەکتر حەڵاڵە بۆتان تەعادای سێکسی بکەنە سەر ئافرەتی یەکتر بڕۆن چی بکەن ئەمانە هیچ نەبووە حەزەکەم تەوزیحێک بۆ دکتۆر محەممەد بدەم بەڕاستی ئێمە هیچ کێشەیەکمان هیچ مامۆسایەکی ئاینی لەگەڵ وەزارەتی ئەوقاف نییە لەگەڵ دەسەڵاتی سیاسی نییە مامۆسای ئاینی لە مزگەوتەکەیان مدیرە بەم هەموو قەیرانەوە مزگەوتەکەی بەڕێوە ئەبا ڕۆژانە دەیان و سەدان خەڵک ئێتە مزگەوتەکەی و پێشوازی لێەکە ئەنواع کێشەی خەڵک چارەسەرەکات بەو نەبوونیە نە حکومەت نە وەزارەتی ئەوقاف ئامادە نییە سادەترین خزمەتگوزاری بە مزگەوتەکان پێشکەش بکات لەسەر گیرفانی خەڵک و لە ڕێگەی مامۆساکانەوە شت پەیدا ئەکرێت تانانە تەعمیری مزگەوتەکان دروستکردنی مزگەوتەکان مامۆسا بۆچی بۆی نەبێ بتوانێت چالاکی هەبێت لە مزگەوتەکەیە چالاکی چییە باسی خوا و پێغەمبەرەکە باسی ئیسلامەکە باسی ئەو پەروەردە جوانە ئەکاکە میلەتی ئێمە پێویستێتی باسی ئەو عیرفانیەتە ئەکاکە میلەتی ئێمە دەیان عاریفی گەورەی هەبووە ئەمڕۆ ڕۆحی میلەتی ئێمە پێویستی ئابە و بەرنامە هەیە لەبەرەوە پەیوەندی بە هیچ ینی مەسەلەیەکی تەحەزب و سیاسیەوە نیە. دکتۆر محەممەد بەڕێزیان ئاماژەی بۆ کردی ئەگەر چی تەخەسوسەکەی لە بواری یاسادانیە بەڵام باگراوندێکی قانونی هەیە لەسەرەوە باسی لەوە کرد کە دەستوری عراقیش ڕێگەی داوە کە مزگەوت من هەر بەخۆی دەڵێم یاسا لەم وڵاتی ئێمە جێبەجێ ئەکرێ کام یاسا باسەکە ئەوانەی کە هەموو ساڵێک ئافوگا کارزان هەموو ساڵێک لە کۆتایی پرۆسەی خوێندنا کە وەختێک پشووی هاوین ئێتە پێشەوە ئەو قافەکان لە هەندێک مزگەوتی تایبەتە دەورەی هاوینە ئەکەنەوە لە هەمووی مزگەوتەکانانە ئەویش ئەبێ بچی ناو بنووسی ئەوان ئاگایان لێی بێ هەتا ساڵ بووە هەندێک مزگەوت داوای کردو بێبەش کراوە لی من ئەڵێم ئەمە پێویست ناکات ئەم شتانە بە یاسا بێ هەموو مامۆسایەکی ئاینی بۆی هەبێ لە مزگەوتەکەی خۆیدا وەعز بکە دەرس بڵێتەوە دەرس بە مناڵان بڵێ بە گەورە بڵێ بە ئافرەت بڵێ دەرگای مزگەوتەکەی کراوە بێ مزگەوت حکومەتیش مناڵێن بێتە فەوزا لەگەڵ فەوزادانین ئێوە چوون بۆ ئەو قافیا خود مامۆستایەکی ئاینی چووە بۆ ئەو قاف هەرچەند ئەمە تەوەری بەرنامەکەمان نیە بەسەرەکی بەڵام مەبەستم ڕوونکردنەوەی ئەوەیە کە ڕێگەیان پێنەدابن وەعز و ئامۆژگاری لە مزگەوتەکان بڵێنەوە قورئان فێری خەڵک بکەن ئێمە وەکو وەکو ئەوەی کە بەڕاستی شتی چاکی ژەبێ باز بکرێت لە سەردەمی حاجی کامیلاکە وەزیری ئەوقاف بوو ئەو وەزیر بوو بڕیارێکی دەرکرد کە هەموو مامۆسایەکی ئاینی بۆی هەیە ئامۆژگاری بکات لە دوای نوێژە فەرزەکان پێش ئەوە ئەمە نەبوو ینی مەجال نەئەدرا یا هەندێک جار هێزەکانی ناوخۆ تەدەخل لەو بابەتە ئەکەن مەجال نادەن بە ئەنواعی پاساو کە هەیانە و حەق ئەوقاف داکۆکیکارێکی سەرسەخت بێ لە مامۆسایانی ئاینی تەوری بەرنامەکەمان زۆربوونی کێشە کۆمەڵاتەکان ئێوە لەگەڵەوەی کە ئێستا شان بەشانی مزگەوت زۆر جار دادگاکان و محکەمەکان زۆر جار ئەمانە بوونەتە ناوەندێک بۆ چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکان بەڵام لە پاڵ ئەمەشدا هەر لە ڕابردوو هاتۆ مزگەوتەکان و مامۆسایانی ئاینی ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە
چارەسەرکردنی گرفتە کۆمەڵاتیەکان کێشە کۆمەڵاتیەکان ئێستاش ئەم ڕۆڵەی هەرماوە مزگەوت ئەم چارەسەرانەی هەرتیادا دەکرێت بەڕاستی کەم بووەتەوە وەلاواز بووە و ئەوەش هۆکاری تایبەتی خۆی هەیە ئەم بابەتی و ئەم هۆکاری دەرەکی هەیە و ئەم هۆکارانە وای کردووە مزگەوت تەنها ڕۆژانی هەینی قەڵەباڵقێکی زۆر بە خۆیەوە ببینێت و خەڵک بێتە مزگەوتەوە هۆکارەکان بەشێکی ئەوەیە کە ئیعلام بەشێکی ئەوەی پڕ کردوێتەوە لە کەناڵە ئیسلامیەکاندا شتی باش پێشکەشەکرێ بەرنامەی باشدا ئەبەزێنرێ و ئەمڕۆ ئەم فەیسبوک و ئەم میدیایە سۆشیال میدیایە ڕۆڵێکی باش ئەبینێ لەو بوارەدا ئەندازەیەک کە ئەتوانێت خزمەت بکە ئەوە هەم وتارە باشە چووەتە ناو یوتیوب و ئەو بابەتانەوە ئەمە بەشێکی پڕ کردوێتەوە بەڵام ئەمە مانای وان نییە کە گەنج کە تاکی ئێمە پێویستی بە مزگەوت نەبێ نەیەتە مزگەوت لەوێ فێری خواناسی و تەخوا ببێ گەنجی وا هەیە لەم شارەی ئێمەدا زۆر خراپ بووە زۆر شەڕەنگێز بووە زۆر سەرکێش بووە لە هەموو تاوانێکە پڕی کێشاو کردوێتی ئێستا بۆتە گەنجێ 180 دەرەجە بە پێچەوانەوە لە مزگەوتە ئاراستەکەی گۆڕا و پەروەردەکراوە ئەبوو بەڕاستی یعنی وەزارەتی ئەوقاف و حکوومەتی هەرێم زۆر زۆر پشتگیری ئەم بابەتە بکە چونکە ئیسلاحکردنی تاکێک لە کۆمەلگای ئێمەدا چەندین مشکیلە لە کۆڵی حکوومەتیش دەخاتەوە و چەندین سوود بە وڵات و نیشتیمانەکەی ئێمە دەبەخشێ لەبەرەوە حەق بوو بەڕاستی ئەو مامۆسایانەی کە کارامەن لەم بوارەدا و ئەتوان خەڵک پەروەردە بکەن بۆ خۆی وەزارەتی ئەوقاف مکافەئی بکردنایە بانگی بکردنایە سوپاسی بکردنایە دەستخۆشی لێ بکردنایە چونکە ئەمە بە هەموو کەس ناکرێت تەماشای جیهان بکە ئەمە هۆکارە ینی لاوەزبوونی ئەم پێگەی مزگەوت هۆکارە بۆ هەڵکشانی ڕێژەی بە دڵنیاییەوە هۆکارە چونکە ئێمە وەکو ساڵانی زوو ینی پێش ڕاپەڕینەکە هەتا دوای ڕاپەڕینەکەش دەستکراوەنی لە مزگەوتەکانە ینی بەڕاستی مزگەوت بە ناوی ئیرهاب و تیرۆر و کۆمەڵێک شتەوە کە ئەتوانی بڵێ ئەفسانەیە تا ئەو ئاستا مزگەوتیان تەحجیم کردووە لە قاڵبیان داوە و ڕۆڵی کاریگەری خۆی نابینێت لەبەر ئەوە ئەبێ ئەو کۆت و زەنجیرانە بشکێت و مزگەوت بگەڕێتەوە بۆ ئەو ڕۆڵە ڕەسەنەی خۆی کە لە ڕابردوودا خانەقاکان و شێخانی تەریقەت و مامۆستایانی ئاینی یەکێک لە مۆبەڕیرەکان زۆر جار باس لەوە دەکرێت کە پێگەی مزگەوت و یاخود دەرسی ئاین لە قوتابخانەکاندا لاواز بکرێتەوەی کە منداڵەکان نەوەکانی داهاتوو دەتەرسێنرێن بە مەسائیلی قیامەت و باسکردنی سزای دۆزەخ و عەزابی ناوگۆڕ و ئەم بابەتانە ئایا نەترسانی تاک لەمانە بترسێ باشترە بۆی تاوان ئەنجام نەدا یاخود نەترسێ و دواتر تاکێکی لەم زۆرەی لێ بەرهەم بێت خۆی ئەوە پاساوێکە بۆ نەهێشتنی ئەو بابەتە ئاینیانە ئاینی ئیسلاممان مەبەستە لە پرۆسەی خوێندن و فێرکردندا ئەگەرنا منداڵێک لە یەکی بنەڕەتی هەتا پۆلی 4 و 5 ئەکرێتەوە ئەو باسانە نەکەی باسی پەروەردەی بۆ بکەی باسی خۆشەویستی دایک و باو خۆشەویستی مامۆستا خۆشەویستی خوای بۆ بکەی فێری چاکەی بکەی چۆن چاکە بکات لە کۆمەلگادا فێری ڕازگۆیی بکەی کە ئاینی ئیسلام بەشێکی گەورەی بریتە لە قیەم و لە ئەخلاق ویستم ئاماژە بەوە بدەم یەکێ لە کتێبە گەورەکانی دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ باز لە مکافەحەی ئیجرامەکە لە کۆمەلگادا لە ڕوانگەی ئاینی ئیسلام و لە ڕوانگەی یاساوە ئەو پیاوە گەورە یاساییە خۆ لە هیچ لایەنێکی ئیسلامیانە بووە بەڵام بزانە چۆن تەرکیزە خاتە سەر ئاین لە بنەبڕکردن و قەڵاچۆکردنی تاوان لە ناو کۆمەلگادا کە ئاین ئەتوانێت ئەو ڕۆڵە پێشەنگی ببینێ و ڕێژەی تاوانەکان لە کۆمەلگادا کەم بکاتەوە. دکتۆر محەممەد جارێکی دیکە دەگەڕێمەوە لای بەڕێستان ئێمە لە ئایندا دوو فەقەری ڕئیسی هەیە مژدەدان بۆ کەسانەی کە باشن لە کۆمەلگا و لەگەڵ دەوروبەریان باشن و ترساندنیان بە قیامەت و کۆمەڵێک سزا بۆ ئەوانەی کە خراپن لەناو کۆمەلگەیەکدا کە ئەمە نەما لە ڕوحیاندا لە جەوهەریەتیاندا نەما لە بەرامبەر داوای کە دەبێت ڕێکی خام کۆمەلگەیە یاسای وەکو مجتەمەعی ئەوروپی و وڵاتانی دیکە لە هەرێمی کوردستان باس لەوە دەکرێت زۆر جار یاساش جێبەجێ ناکرێت پرسیارەکەی من لێرەدایە ئاین لە تاک بسێندرێتەوە و یاساش و خۆی جێبەجێ نەکرێت لە کۆمەلگەیەکدا چی ڕوودەدا ئەمەی کە ئێستا ڕوودەدا زۆر کەمتر نییە لەوەی کە دەبوا ڕووی دابایە بەڵێ دەستخۆشوەک و لە پێش تازە پێش ئێستا باسمان کردکرێت و ماسیەکوس کە لە سێ بنەمای سەرەکی هەیە بنەمایشی کە بریتە لە پەروەردەی بنەمایش کە تەشریعی و بنەمایش کە مەسەلەیەکی لەزای ئیلاهیە ئەگەر بێت و ئەو سیانە نەما بەڕاستی دەبی چاوەڕوانی زۆر تاوانی گەورەتر و هەروە ڕێژەی تاوان زۆر بەرز
گریمان بکەین ئەگەر بێت و ئێستا مجتەمەعیمە ئێستا کاش مجتەمەعیمە بەڕاستی لە چاو ئێستاکە یعنی ئەو ڕێژەی ئێستاکە تاوانی تێدەکرێت زۆر کەمە مقابل ئەوەی کە بەڕاستی ئەوکە ئێستا خەڵک زیاتر کە تاوان ناکە ئەو کەمە ئیمانەیە کە لە ناو کۆمەلگامایە مەبەست نیە لەوەی کەمە ئیمان لە ناو دەسمی ئینسان لە ناو کۆمەلگا بە شێوەیەکی کە ئەوەندە ئیمانەشمایە کە بڕوابوون بە خوای پەروەردگار و بڕوابوون بە ئاین وەلی کردێ کە خەڵکی زۆر لە تاوان بگەڕێتەوە ئەگەر بێت و ئەو مجتەمەعیمە لە شوێنێکی دیبە لە شوێنێکی بە یاساشی تێدانەبە هیچ یاسا وەکو ئێستاکە کە دەبینی یاسا جێبەجێکردنی یاسا لاوازە بە شێوەیەک لە شێوەکان کە دەسەڵاتی کەسانی تر دێتە ناوێ کە بەڕاستی جەرائیمی زۆر گەورەتر هەروە ڕێژەی تاوان زۆر زیاتر دەبوو زیاتر بۆیە دەبێمە بەڕاستی تەرکیز لەسەر ئەو سێ خاڵی باسمان کرد کە تەرکیزی لەسەر بکەین کە باسی شتێکتان کردکەوە بەڕاستی زۆر گرینگە مەسەلەی هەم پاداشت و هەم سزا هەروەها ئەگەر بێت و لە جانبی پەروەردەییش ئەگەر بێت و هەروەها لە جانبی تعلیمیش ئەگەر بێت و بگەڕێنەوە سەری جانبی کە جانبیش پەروەرد جانبێکی کە پاداش و جانبێکی سزا هەیە هەروەها ئەگەر بێت و لە یاسا تەماشا بکەین زیاتر جانبی سزای گرتەبەر وەکو قانون عقوبات سزای گرتەبەر هەروەها انضباطی موظفین کە ئەگەر بێت و ئەو قانونە ئەگەر بێت و موظف ئەگەر پابەند نەبوو هەم پاداشی بەکارهێنای موظفێک ئەگەر بێت و بەو شێوە بکە بەو شێوە بکەم ئەو پاداشی دەدەینێ هەروە لە پاشەوە ئەگەر بێت و بەو شێوە مامەڵێ بکە سزایی دەدەین هەروە ئەگەر بێت و بگەڕێن و سەر قانونی خدمەی جامعیش بە هەمان شێوە سزا و پاداشی بەکارهێنایە کەواتە ئەگەر بێت و کەسانی ڕەخنە دەگرن لەوەی کە باسی سزای دۆزەخ نەکەی بەڕاستی یعنی کەواتە نەقسێک لە بیر و باوەڕی ئەو کەسە دروست دەکەێت کە نەقسێک لە بیر و باوەڕی ئەو کەسە دروست بوو کەواتە ئیمانی لاوازە کە ئیمانی لاواز دەبوو خودی ئیمان بریتیە دیلەمۆی هەڵسوکەوت کە ئێستاکە ئەو هەڵسوکەوتان ئێستا ئەو مجتەمەع دەری دەبڕی بریتیە ڕەنگدا خودی ئەو بیر و باوەڕی ئەو فەلسەفەی بڕوای پێەیە کێشەکەی لە کۆمەلگەی مەدایە کە کێشەیەکی زۆر گەورە ئێستا دروست بە بەڕاستی خودی پەروەردەکردن تاکەکانە لەسەر غەریزەیی لەسەر مادی کەەوە ئەو فەلسەفە مادی ئێستاکە کە بڵاوە لە هەموو دنیا کاریگەیەکی زۆر گەورەی کردی لەسەر ئینسانەکان تەنها بمنە لەسەر فەلسەفەی منفعیەت لەسەر نظریە منفعیەت کار بکەن کە ئەو شتەی بەرژەوەنی خۆیان دەوێت بە هەموو شێوێک هەوڵی لۆ بدەن کە کەسێک دەچی کە پارەی کۆمەڵە کەسێک دەدزی کە دەدزی مەبەستە کەسیە بەبەستی تەنها فکر دەکات تۆ لە منفعیەتی خۆی ئەگەر بێت و ئەو کەسە لە بەرسی وەری کردیە لەبەر خودی ئەوەیە کە فەلسەفەی لە ژیان گۆڕانکاری بەسەر هاتیە کە فەلسەفەیەکی دی لە بۆ دروست بووە کە جێگای فەلسەفەی ئاینی گرتووە بۆیە زۆر پێ تەبیعیە ڕێگا بە خۆ دەدات دەچی دزی دەکات ڕێگا بە خۆ دەدەچی قەتڵ دەکات ڕێگا بە خۆ دەدا کە دەست درێژی سکسی بکە بۆی ئەو زانیبانە ئەگەر بێت و ئەو سێ بنەمایانە نەمی لە کۆمەلگا کە بنەمایەکی بەڕاستی ئەخلاقی پەروەردەیە بنەمایەکی بریتە بنەمای یاسایی تەشریعی بنەمایەکی بریتە بنەمای باوەڕ ئەگەر بێت و زۆر زارۆیە بەراورد دەکەین لەگە دەوڵەتان ئەگەر بێت دەوڵەتێکیش یەک لەوانە بە ڕێک و پێچی بگرین بەڕاستی دەتوانانی کۆمەلگای خۆی چیە بەڵانسی کۆمەلگای خۆی ڕابگری. دکتۆر محەممەد ئەگەر بێت و تاک وەکو بەڕێستان پێشرامەژەتان پێکرد بۆ نمونە باوەڕی بە دۆزەخ نەبێت کە سزا دەدرێت لەسەر تاوانەکان پێتان وانییە کە ڕێچکەیەک ڕێک بۆ دەربازبوون لە یاسا هەر بدۆزێتەوە بۆ ئەنجامدانی تاوانجا ئەم تاوانە دزی بێ دەستدرێژی جنسی بێ یاخود تاوانی کوشتن بێ و ئەگەر بێت و دۆزەخ یاخود ترساندنی تاکەکان بە قیامەت لە دڵی خەڵک دەربێندرێت چی ڕوو دەدات ڕێژەی تاوان زۆر زیاتر ناکات؟ ئەگەر بێت و ینی بەو شوێ گریمان بکەین کۆمەڵگایمە خەڵک بیر و باوەڕی بە قیامەت نەما هەر بە شێوەیەکی گشتی نەما ئەوە بەڕاستی ینی ڕێژەی تاوان زۆر زیاد دەبێت ڕێژەی تاوان زۆر زیاد دەبێت چونکە زۆری خەڵکی مەکە ئێستا کە تاوان ئەنجام نادا یان غەدر لە برایەکەی خۆی ناکە یان بە شێوەیەک لە شێوەکان ناوی کەسێک ناشچێنی هەمووی مەسەلە کەسە مەسەلەکە بڕوای بەوەیە کە لە قیامەت کە سزای دەدرێت ئەگەر بێت و ئەو بیر و باوەڕە لە ناو نەفسی ئەو ئینسانە نەما لەو کاتەی ئینسانەکە هەموو شتێکی پێ حەڵال دەکات هەموو شتێکی پێ دروست دەکات کەواتە هیچ ناکە چاوەڕوانی هیچ ناکەواتە تاوان ڕێژەی تاوان زیاتر دەبێت مەڵ کەواتە لێرەدا ئەم قسەی فەیلسوفی ئێرلەندی دێتە دی و تەحقیق دەبێت دەڵێ کۆمەڵگەیەک کە خوای تێدا نەبوو و ئاینی تێدا نەبوو پێویستە ئەم تاکانە خۆیان ئاینێک وە خوایەک
کۆمەڵێک تەشریع و یاسایە لە ژێرناوی ئەودا دابڕژن بۆی کۆمەڵگەکان ڕێوخەن. سوپاس دکتۆر محەممەد، ئەگە دەرفەتم هەبوو دەگەڕێمە لای بەڕێستان دکتۆر محەممەد نەسروڵڵاه، ئێمە دەبێت چی بکەین بۆی کە هەژمونی ئاین فکری ئاین لەناو دڵی تاکەکان جارێکی دیکە بگەشێتەوە بۆی کە تاک بتوانێت خۆی لە یاساش لە سزای یاساش بتزێتەوە، بەڵام هەمیشە لە خەیاڵی دابێت کە ناتوانێت لە سزا گەورەکە خۆی بتزێتەوە. ئایا دەبێت چه زمینە سازیەک بکرێت بەوەی کە ڕۆڵی مزگەوت و ڕۆڵی ئاین لە کۆمەڵگەدا بەهێزتر بکرێتەوە؟ خۆی لە ڕاستیدا پێویستە بانخوازان وەزانایانی ئاینی پیرۆزی ئیسلام و هەر کەسێک دڵسۆزە بە میلەت و بە ئاین و بە خاک و نیشتیمان قۆڵی لێ هەڵماڵێت و بێتە مەیدانەکە وە گرنتی و زەمانەتیش بدەین بە حکوومەت کە مەبەستمان لەم کارەدا خزمەتکردنیە بە هیچ گروپێکی سیاسی و خزمەتکردنیە بە هیچ لایەنێک بۆ ئەوەی کە بڕاتە پێشەوە لە ڕووی سیاسی و پەرلەمانیەوە. مجرد ئەمە ئیشکردنە بۆ خزمەتی قیەم و بەهاکان. ئەبێ ئەم زەمانەت دروستکەین. هی باوەڕ ناکەم هیچ مامۆسایەکی ئاینی ئەوەندەی من شارەزابم لە مزگەوتدا بانگەشە بۆ لایەنێک بکات. وەکو پێشتریش ئاماژەم پێدا مامۆسایان ئیشیان پەروەردەکردنە، ئامۆژگاریکردنە بە خەبەرهێنانەوەی ئەو ڕۆح و ئەو دڵە نووسوانەیە کە لەخوا دوورن. مزگەوت ڕۆڵی خۆی ببینێ، کەناڵەکانی ڕاگەیاندنیش بەڕاستی پێویستە بە خۆیانە بچنەوە. کەناڵی ڕاگەیاندنی ئێمە هەیە لە هەرێمدا ڕسمی زۆر خراپی دابەزاندووە، بە دوایەوە ئەزانێت بە داوای کاریگەریان بەڵێ بە دڵنیاییەوە فستیڤاڵی ڕەنگەکان لە هەولێرە ئەکرێت چکارە ساتێ ئەقەومێت کەمە زۆر مەترسیدارە. مەلای گەورەی کۆیە لە زیاتر لە 6 ساڵ لەمەوە پێش ئەم زەنگەی لێداوە ئەڵێ بە دەف و دەمبەک بە ڕەقس و سەما علم و معریفەت لە لای کورد نەما. لە زەمانی ئەوە ئەم هۆشیاریی داوە. ئەگەر ئێستا بژایە چی دەوت لە زانکۆی دۆکە ئەو ڕەقس و سەما ڕوتەی کە ئافرەتی هیندیان هێناوە. ئەمە یعنی ئەمە زۆر کارە ساتە، ئەمە زۆر بانی بەناوی ئازادیەوە خەریکە قیەم و بەهاکانی ئەم میلەتە هەڕاج دەکرێت. ئەمە زۆر جێگەی مەترسی ئەبێ هەموو خەڵک بێتە سەرجادە. ئەبوو لە شاری سلێمانیان ڕێپێوان بکرێ بۆ ئەوەی کە بۆ بگاتە ئاستێکەوە ئەو خەڵکە لە ماڵی خۆیان لەسەر دوکانی خۆی لەسەر کەسابەتی خۆی بکوژرێ. وایە خەڵک بەڕاستی کاردانەوەی هەبووە نەکاردانەوەیەکی سلبی، کاردانەوەیەکی ئیجابی بۆ دەستخۆشی لە هێزەکانی ناوخۆ بۆ ئەوەی زیاتر بەڕاستی قایمکاری بکەن لە بواری کۆتایی. زۆر بەڕێز دکتۆر محەممەد نەسروڵڵاه زانای ئاینی لە سودەکانمان لە شاری سلێمانیەوە سپاس بۆم دەرفەتەی بەڕێستان هەروەها لە هەولێرەوە. بەڕێز دکتۆر محەممەد خالید مامۆستای زانکۆ سپاس بۆم دەرفەتەی بەڕێستان کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون. بەڕێزان بەم شێوەیە کۆتاییمان هێنا بە ماڵخەی بەرنامەی گفتوگۆ تا بێگەیشتنەوە هەموو لاکتان بەخوا دەسپێرین. خواتان